هەمومان ڕەنگە ڕۆژە لە ڕۆژان بێهێز بین بڵێن ئەم بێهێزیەمان ڕەنگە پەیوەندی بەوە هەبێت کە یەکێک لە ڤیتامینەکانمان یا خۆت هەندێک لە ڤیتامیناتەکانی جەستەمان کەم بێت. جا با بزانین بێهێزی تا چەند هۆکارە بۆ کەمی ڤیتامینەکان یا خود ناڕێکی ڤیتامینەکان لە جەستەی ئێمە بەگشتی و هەروەها گۆڕانی کەش و هەوا ئەمانە تا چەند کاریگەریان لەسەر میتاپۆلیزمی جەستە هەیە بە شێوازێکی گشتی. اینجا بۆی لەسەر ئەم بابەتانی کە من باسم لێوە کرد بە چڕ و پڕی زانیاری وەرگرین و گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا شەریفمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکانی هەناو دڵن. دکتۆر گیان سڵاو لێبێ بەخێر بێ. زۆر بەخێر بێ. دکتۆر زۆرینەمان هەستمان بە بێهێزی کردووە لە جەستەمانە مەرجە هەموو بێهێزیەک نیشانەکەی کەمی یەکێک لە ڤیتامینەکان بێت. بەڵێ خۆی بابزانین پێناسەی پەشێوی چییە؟ ئەگەر هین بڵین لاوازی بۆدوەنە من پەشێویم پێ باشترە ئێساین بەراورد دێگەکەین. بێهێزی ئەوەیە کە تۆ جەستە و هەزەکەی بێهێزە هۆکار زۆرە خاستن لە بەهارانە ئینسان تەمەن ڕۆژ درێژە بێتەوانێ لە دوای ئاسراوانە حەزەکەی بخێوی جێژی ئەوە بێهێزیەکە لە لەشتا هەیە بەس لە ڕووی دەرونیەوە وشەی پەشێوی باشترە دیقەت بە خەڵک لە بەتاوی خەڵکی ئێمە لە بەهارە پەشێوە هەرچۆ بۆ سەیران بۆ دەرەکەی پەشێوی خوێنجمانیش هەیە زین چۆنە پزیشکایەتی کۆن هەبووە ئەگەڕێنەوە بۆ یۆنانی کۆن لەو کاتەیە چوارشت هەیە کە زۆر گرنگە بۆ لەش یەکیان خوێنە و ئەڵێ لە بەهارە وەکو ئەوەی درەخت سەوزە بێ و دنیا زیینوە بێتەوانێ لەشش زیینوە بێتەوانێ خوێنی زۆرە بێ ئەمە جۆرێک ڕاستی تایە و جۆرێکی ئەفسانەی کۆنیتیایە و ڕاستیشە تا ڕاستیش تایە. بەڵێ دکتۆر ئەو پەشێوی کە تۆ باسی لێوە کرد باشە ئەوە پەیوەندی بە دەروونەوە هەیە یان من کە باسی بێهێزیەکەم پەیوەندی بە جەستەمانەوە جوانە خۆی دەروون چییە؟ دەروون بەشێکە لە جەستە تۆشت هەیە شەو ڕۆژ ناتوانانی لە یەک جیاکەیتەوە ژن و پیاو ناتوانانی لە یەک جیاکەیتەوە سارد و گەرم ئەمانە شتێکن بەیەکەوە کۆی ژیان دروست دەکەن کابوو کۆی ژیان دیوی تاریک شتیا و دیوی خۆشیشی تایە دیقەت بە لە بەهارە ئێمە خۆشیێکمانتیایە هەز دەکەین بچینە دەرەوانەیە مناڵ زیاتر گەشتر و ڕووناکترە لەگەڵیشە کەسی عەسر لێە وەک تۆڵی خوێنە جمێ پەشێوە بی بێهێزەبی ئەوە شەیە بەڵێ بۆچی لە عەسرە دەرەکەوێ ئەو شتا لەبەرەوەی ڕۆژ درێژە بێتەوە یەکێک لە 5 هەڵەستەیە بەراوردی کە تا عەسر چەنە یەکێک لە 9 هەڵەستەیە لە چاو زستانە جیاوازێکی زۆر هەیە و تەمەن ژیان جۆرە ڕێخستنێکی هەیە پەیوەندی بە کۆمەڵی خۆرەوەیە زەوی چۆنە جوڵێتەوانێ یعنی ئەگەر لە وەرزێکی تریشە ئەگەر لە 5 بەیانی و هەڵبسین هەر ئەکەوێتە دوای عەسر و ئەم بابەتەوە لە زستانایتر ڕۆژ کورتتروانە. باشە دکتۆر زۆر کات لە قسەکانی بەڕێستانە گوێمان لە وشەی میتاپۆلیزمە بێ من لە سەرەتاشا باسم لەوە کردم کاریگەڕی گۆڕانی کەشەوە لەسەر میتاپۆلیزم بۆ کەسانی کە نازان میتاپۆلیزم چییە و پێمان بڵێ چییە اینجا کەشەوە چ کاریگەریەکیە لەسەر میتاپۆلیزم؟ خۆی ژیان ڤایتا یەکەی پێکاتەکەی خانەیە ئەم خانانە کۆمەڵێکیان کە تایبەتمەندی تیابووە بێ بە کۆئەندام مثلەن کۆئەندامی هەست تایبەتەکەی چییە؟ خواردن وەرەگرێ هەزمیەکە ئەو گۆڕانکاری مەسەلەن تۆ بەیانیان هەڵستی ماستە پەنیرە شیرە خۆی لەژ ئەی گۆڕێ بۆ کۆمەڵە شتی سوود بەخش بە چەند سوڕێکە ڕۆ ئەوە پێڵێن میتابۆلیزم هەشە بە کوردی لە کتێبە بالۆجەکانە پێڵێن زیندە چالاکی زیندە چالاکی ئەی کەش و هەوا گۆڕانی کەش و هەوا لە وەرزێکەوە کاچین بۆ وەرزێکی تر ئەمانە کاریگەریان هەیە لەسەر ئەو زیندە چالاکیانە؟ بەڵێ بەڵێ ئێستا تۆ بگەڕێرەوە بۆ 80 ساڵ پێش ئێستا بۆ سلێمانی لە چاو ئێستاە هەر سیر کە ئەم خۆڵبارانەی پێرێ چی لە شاری سلێمانی کرد باشە ئەم خۆڵە من مناڵی شەستەکان و هەفتاکانی سلێمانیم ئەم خۆڵبارانە هەبوو نەبوو کابوو گۆڕانی ئاوها و بەرزبوونەوەی پلەی گەرما و زیادبوونی دۆم ئۆکسیدی کاربۆن وا ئەکا کە ئاوهەوا بگۆڕێ ئێمە لە ناوچەیەکین بەشێکی زۆری عێراق بیابانە گەورەترین پارێزگار لە عێراقا ئەمبارە لە ساڵ 75 خاکەی چییە؟ بیابانە ئەم بیابانە لە بەهار بەرە و ئێستا لە زستانی شایە ئەو توێکڵەی جارانی نەماوە ئەو گیایی جاران دای ناپۆشێ لەبەرەوە زۆر بە ئاسانی ئەو خۆڵە هەڵەکەنرێ بۆ ئێمەیە. دکتۆر کە باسی کاریگەریەکانی گۆڕانی کەشەوەکەن لەسەر ڕێژەی مێتابۆلیزم و
گۆڕانی وەرزەکان و چوزانەوەی کە خوێنجمان ئەوەی کە باسمان کرد هەمووی پەیوەندیان بە بەرگری جەستەوە نییە دکتۆر با خۆی ئێستا تازەترین توێژینەوە مەسەن لەسەر ڤایتامین دی ئێستا خەڵکی ئەمە هەچێک هەچێ ئەڵێ کاکەجان ئەمە چیە تۆ هەچ کەسێکە سێ و ڤایتامین دی کەمە باشە ئایا ڕێژەی لە سا چەنی خەڵک ڤایتامین دی کەمە توێژینەوە کۆنەکان ئەیان و لە سا 13ەیە بەڵام توێژینەوە تازەکان ئەڵێ لەسەر و لە سا چلەوەیە بێزگە لە خواردن نا ئاو هەوایە ئاو هەوا پەیوەندی بە چوونە دەرەوەی تۆیە تۆ لە ستیەکان یا لە شوقەکان چەنێ مێنیتەوانێ باشە مناڵی ئێمە چەند ئەچێتە دەرەوە هەتاوی لێە بەراوردی کە بە 70 ساڵ 80 ساڵ پێشستا هەر بەنەوەکان بۆچی 70 بەراورد بەنەوەکان ئافرین ئاپەیوەندی بە 30 ساڵ پێشستا ڕاست بۆی ئەڵێم 80 ساڵ چکە گۆڕانکاریەکان زەقە بێتەوە ئاوایە جۆریەتی خۆری ئێمە جیاواز نیە لە جۆریەتی خۆری کە لە وڵاتانی ڕۆژاوایە هەیە ئەوان کەم کێشەی ڤیتامین دی لە وڵاتانە زۆرە دکتۆریانی وەکو لای خۆشمان قوربان ئەزانی توانین توێ بڵێ ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئێمە زۆرمان زیاترە بەڵام ئەگەر لە جۆریشکە سەیری زەویکەی ئەو کەسانی کە لە مەدارین وەکو سنگاپورە ئەوانە تەوان ئەوان خۆر زیاتریان لێە ئێمە کەمترمان لێەوە لەو ڕووە بەڵێ ئێمە بەراورد بەوان خۆر کەمتر لێمانەیە بەس ئێمە ڕۆژهەڵات دایمە خۆرێکی چاکمان هێستا ئەمڕۆ لە سلێمانیەوە لە سەعات 6 خۆر هەڵێ تاکو نزیکی 12 ساعت زیاترە زۆر باشە دکتۆرە زانین ڤیتامینەکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە پاراستنی جەستە و بۆ زیندە چالاکیەکان و وزە و ئەم بابەتانە زۆر کات کەسێک کە بێهێزە بێ یاخود چوزانم بەردەوام هەز بە سەرگێش خواردن و ئەم بابەتانە کەڵە تااقەتی چونیە بەڵێ ئەڵێن ئەمە ڕەنگە B12 و باسی ڤیتامین دیتان کردمەمێ باسی ئەوانەی تر بکەم ئەڵێن ڕەنگە B12 بکەم بێ یاخود ڕێژەی ئاستنی خەزنکرا و لە خوێن تاکەم بێ ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئەم بابەتانە من بۆ ئەوەی خەڵک تێبگایە خۆشم باش تێبگەم هەمیشە ئەسمەوە بۆ پێناسەکردن مەسەلەن تۆ شتێک هەیە وێنە گەورەکە خواردنە وێنە بچووکەکە ڤیتامینە ئێمە 6 جۆر خواردنمان هەیە سیانیان پێڵێن خواردنە گەورەکان کە بریتێ لە کاربۆیدریت و پرۆتین و چەوری بەڵام ڤایتامین ئەچێتە خانەی خواردنە بچووکەکانەوە لەگەڵ مەعادنە خۆی ڤایتامین چییە؟ ڤایتا یعنی ژیان زیندوو ئەمین یەکەی پێکهاتەی پرۆتینە تەمان ئەم ناوە هەڵەیە لە ساڵی 1912 لە زانکۆی بریستڵ ئەم ناوە لە مادەیەکەوە کە پێویستە بۆ ژیان بۆ ئەو ساوایە نەزانی کە ئەمە جۆرێکە لە ئەمینۆ ئەسید بای دوارکەوت نا ڤایتامین زۆر گرنگە بۆ ژیان و ئەتوانین بیکەین بە دوو بەشەوانەیە ئەوانەی کە لە ئاوا توێتەوە ئەوانەی لە چەوریە توێتەوە بە گشتی 13 جۆر ڤایتامینمان هەیە هەشاڵێن نا چواردەیە بۆ یان کۆلینی ئەخەنە سەر بەڵام بە گشتی ڕێککەوتین لەسەر ئەوەی کە سیانزەیە وەکو ئەو وتی پەیوەندی بە زوربەی چالاکیەکانی لەشمانەوە ئیتر قژوەرینە ئێسکە نەرمەیە مناڵێکی ساواکە لە دایکە بێ نەزیفیە بێ هەمووی پەیوەندی بەوانەوە هەیە هەر سیانزەکەی کەم بێ یعنی لێک نەخۆشە شتێک هێڵێن پەرفێکت وایە مرۆڤی پەرفێکت نییە کەوابوو مەسەلەن تۆ مناڵێکی ساواکە لە دایکە بێ لە یەکەم ڕۆژەوانێ ڤایتامینی ئەشێکەم بێ با بڵێن شیری دایشی بخوا ئەشێ ڤایتامین دی کەم بێ بۆیە دیقەتت داوە کە تۆ مەسەن مناڵە ساواکابەی لە هەفتە یەکەمە پاژەوەی ئەیکتون قەترێگەکەنە دەبیەوە ئەوە چیەوە ڤیتامین ئەیە تۆ دوو مناڵ دێلەوە گۆشت خەتابارە لە وزەی مرۆڤ یان نا ئەزای بۆ پرسیارەکەم یعنی ئەچین بۆ سەیران 2 کیلۆ گۆشتە بژێنین ئێوارە شەکەت بووین ئەوکو خۆ دەڵێی تووشی ئەو پەشێوێ دەرونیا بین ئەگەرچی پێشتر باست کردوتە لاچە بەیانی زوو هەستین و ئێوارە تووشی ئەم حاڵەتە بین بەڵام زۆر کەسەیە ئەڵە باوەڕکە ئەوەنم گۆشت خواردووە لە کوردواری خۆمان ئەڵە مەڕ بوو ئەمانە تەوریان هەیە لە وزەی مرۆڤ زین چۆنە ئێمە کۆمەڵ و تاکمان هەیە من باسی کۆمەڵ ناکەم باسی تاگەکەم تاک بۆ ئەوەی کەسێک بێ لە ئاسی پێویستە ئابێت تاشی هاوسەنگ بێ تاک ئیندیڤیدوەڵە تۆ بێ لە ژیانە هەوڵبەی بیبگەی بە ئیندیڤیدویشن یعنی چی تاقانە بین ینی خۆت ئەم هەموو زانست و تەکنۆلۆژیانەوە دێمە بەکاری هێنە بۆ خۆت و کەس و کارێ کاوابوو خواردنت چی بێ کەسێک بە هاوسەنگ بە خواردنی هاوسەنگ بە خواردنی هاوسەنگ چییە پرۆتینە کاربۆهیدراتەیە سەوزەیە میوەیە بێ ئەمانە نابێ یانی تۆ دائنیشی 4 6 5 6 گۆشتە خۆی هەڵەیە 4 کەبابە خۆی هەڵەیە یا مثلەن دانیشی حەوبیرەڕگابی هەر ئەمە هەڵەیە یا بە زمانی دینی پێڵێن ئیفرات
باشە دکتۆر کاتە بە شێوازێکی گشتی شێوازی ژیان بۆ نمونە ئەو باستان لە خواردن کرد خەو وەرزشکردن ئەمانە تا چەند ڕۆڵیان هەیە لەسەرم ئەیتر ئەوەی تۆ فەرمی پێڵێن لایف ستایل چۆنێتی ژیان بەڵێ تەمان شەو زوو بخەوە تێر خەو بە بەیانی هەستە خواردنی بەیانی مەپەڕێنە خواردنی بەیانی زۆر گرنگە خواردنی نیوەڕۆی ئەوارە مەپەڕێنە بەڵام خواردنەکە و هاوسەنگ بێ لەگەڵ خواردنەکەیە وەرزش بکە مەبەستە لەوە چێ خواردنەکە و هاوسەنگ بێ دکتۆر ئەو نەماوت پرۆتینی تا بێ کار بەدەیتە مەسەڵەن تۆ دانیشی با بڵێن شیشە کەباب و شیشە سنگە خۆی من ئەوم پێ باشە باشە سەوزەی تا بێ میوەی تا بێ وایە ئاوی لەگەڵا بخۆرەوە ئاو یەکێکە لە پێویستەکانی ژیان هەیەڵێ من ئاو ناخۆم یەکێکە بۆ ئەو ناخۆیتەوە یانێک لایەنێگرێ بەس تەنها پرۆتینەکە بەڵێ ئاب نابێ ئەی کار بۆی درێت هەیە مەسەڵەن ئەڵێ کاکەگیان نابێ نان بخۆی هەیەڵێ کاکەگیان نابێ شیرینی بخۆی نەخێوانیە ئەی خۆی بەڵام ڕێژەکەی هاوسەنگ بێ کابوو مرۆڤی هاوسەنگ خواردنی هاوسەنگ ژیانی هاوسەنگ باش دکتۆر چۆن بزانین نیشانەکان نیشانەی کەمی ئەو ڤیتامینانن کە لە لەشمانە هەیە لە بەراورد بە هیلاکی و ماندوێتی شەکەتی خۆی تۆ هەردووکیان پەشێوەکە دروستەکەوانە بەڵام چۆن بزانین هەندێک نیشانە هەیە ئەزانین کە نیشانەی کەمی ڤیتامینەکانە مەرج نییە تۆ خۆ بە نەخۆش بدانی باشترە تۆ لەوەی کە پێش ئەوەی کە مناڵ دروست بێ مەسەڵەن ئافرەتێک دووجیانە ئەم کەسە پلانی هەبێ چەند مناڵی هەبێ نێوانی دوو مناڵەکە یا سێ مناڵەکەی چەند بێ و مناڵەکەی مەسەڵەن کە بوو ئەبێ پێویستەکانی دابینکە ئیتر ئەیبەی بۆ بنکەیتە دروستی ئەو ئەی کوتێ کوتان شتێکی زۆر گرنگە ڤایتامین بە قەترا ڤایتامین ئەی و دیەتێ بزانە لە ساواوە دەست پێکەین ئەمە ئەو سەری ژیانە ئەم سەری ژیان مەسەن لە 50 ساڵەوانێ دیسان تۆ کۆمەڵە شتە پێویستە کابوو تۆ پێویستە لەدایک بوو یا پێشەوەی لەدایک بووی ڕاوێژکاری بکەیت ئێمە بنکەی تەندروستیمان زۆرە چۆ بۆ لای بنکەی تەندروستیەکان ئیتر ڕێنمایەکان با دکتۆر بیە من دانیشە من وەعزە بۆ بم ئەوە بکە ئەوە بکە سوودی نییە بۆ ئێمە دەستگایەکمان هەیە ئیتر ئێمە دەوڵەتێکمان هەیە دەستگایەکمان هەیە ئەم دەستگایە لە شێ لە ئاسی پێویستان نەبێ بەڵام بەشی خۆشی بە ئەرکەکانی هەڵەستەیە تۆش بچۆ بۆ چاودێری دایکان تەندروستی مناڵ گرنگیدان بەدان بە چاو سەوزە و میوە خواردن ئێمە لە قوتابخانەیە با بەرنامەیەکمان هەبێ مناڵ شیریان بێ ئێمە چەند زەمی مەسەلەن ماگا تەمان ئەمەی دۆناڵد ترامپە ئەکەین کەچی دیقەت بە دۆناڵد ترامپ شیری هێنایەوە کە بێ بە خواردنی مناڵان کەەوە بەرنامێکی زۆر باشە ئێمە لە هەفتاکان و هەشتاکان هەمان بوو من مناڵ بووم لە سەرەتاییە دیقەت بە شیریان ئاینێ هێلکەیان ئاینێ کەچی ئێستا حانوت پێیا بووە مناڵەکە فێری چیەکەی فاسفۆدە یا جبس یا ئەندۆمی باشە دکتۆر کاتە تۆ ڕاوچێ لەسەر ئەوەی کەسێک کە شەکەتە بێ یاخود بڵم بێهێزە بێت ڕاستە خۆ بوون منە بە کەسێکی تراڵە منی ژوا بووم چوم دەرزێکی ڤیتامین دیم کڕی خستمە شیرەوە خواردم عیبم نەماوە تۆ ڤیتامین دی و کەمەکاتە چەندە گرنگە بە پێی ڕاوێژی پزیشک لە ڕێگای پشکنینەکانەوە دەری خات کە بڵێت تۆ یەکێک لە ڤیتامینەکانی جەستت کەمە ئینجا بچی بەکاری بێنی نەوەکو ئیتر لە خۆڕابچی بەکاری بێنی چونکە گەر هەڵە نەبم ئەگەر زۆر بەرزیش بێت خراپەوە نێ ڕێژەی ڤیتامین بەسەر کەسێک گلەی لە لەشی هەیە من وتم شەر گلەی و هەبێ هەر ڕاوێژ بە پزیشک کەشتێکی باشە لە هەموو جۆرە پزیشکێک لە پزیشکی مناڵانەوە بۆ چاو بۆ پێست بۆ دکتۆری دەرونی پێست بێ بکە کە ناڕەحەتێکت هەیە ئەچی بۆ لای ئەو با قەرار باچی و هەیە مەسەن کەسەیەکە تۆ کەم خوێنی ڕێژەی خوێنەکە و چۆنە وەشێکی لە ڤیتامینەکان کەوکو تۆتە بیتوەڵڤە مادەی بیتوەڵف کەمە بیتوەڵف لە چیا کەمە لەوانەیە کە کۆمەڵی نەخۆشی هەیە چێ لەوانەیە کە ڤیگانن یعنی چی یعنی نەباتین بە هیچ جۆرە گۆژ ناخۆش کە بۆ گۆژ یەکێکە لە پێویستەکانی ژیان یعنی هیچ مادەیەک مەکە بە شەیتان دەریکەیتە دەرەوانێ هەموو مادەیەک دیوێکی باشی هەیە و دیوێکی ڕقم مەسەڵەن دکتۆرەکەیە ئەڵێ با ڤایتامینێ بۆ بکەم خۆشەردی هەر ڤایتامین دی بێ بەڵام ڤایتامین دی ناوبانگی زیاتر پیا کردووە با ڤایتامینەکان بزانێت چییە مەسەڵەن با من نمونونێکە بۆ بژێرمەوە نووسەرێکی گەورە هەیە حەز ناکەم ناوەکەی بڵێم لە 64 وانەیە تر بە شەو هیچ نابینێ کوێرە لە شەو کوێری توێژە بێ ئەچێ بۆ تاران کە فاسی بۆکەن ڤایتامین ئەی کەمە بێتەوانێ ئەیەنە بەر جێزەر جاڵە لەو ساکە و ژێزەرم لەوە تا گوتوە جێزەر چاوی چاگە بێتەوە بۆ شەوکوێریمان هەیە
ئەوانە لە شەوان نایبینن چکە بۆ بینینی شەو پێویستمان بە ڤیتامین ئەی هەیە مەسەلەن یەکێک لە ماڵەوەیە با بڵێن پیرە سێرەکەی لەشە خوڕێ هەموو هۆکانە دۆزنەوە نەیدۆزنەوە هۆکەی چییە؟ وشکی لەشە وشکی لەش یا خۆی ناشۆ یا ڤیتامین ئەی کەمە چی بۆ نووسن مەڵحەمێک یا لۆشنێکی بۆ نووسن کە ڤیتامین ئەی تیاوێ چاگە بێتەوانێ مەسەلەن ئێسکە نەرمەمان هەیە باش دیقەت بە مناڵی ئێمە هەیە ئەم قاچانەی قەوسە خوارە ژنی ئێمە زوو پیرە بێ دانی نامێنێ بچکە ئەمە ڤیتامین دیمان کەمە بەڵام ڤایتامینەکە بچکەمە مەسەن ئێمە لە ئاستی پێویستە شیر هێلکە ماسی ساوزەی گەڵاپان ناخۆ ئەمانە دەوری هەیە دکتۆر تۆ باست لە خواردنەکان کرد بۆ منەوتە ئەو نووسەرە پێیان تۆ بڕۆ گوێزەر بخۆ باشە بۆی کە ڤیتامین دی ڤیتامین ئەی جەستت بەرز بێتەوە اینجا پرسیارەکەی منەوە ئایا ئەو ڤیتامینانەی کە کەمە لە جەستەمانە لە ڕێگەی ئەم حەپوو دەرمانانی کە وەریەگرین باشترە وەریگرین یاخود لە ڕێگەی خواردن سروشتیەکانی کە لە چواردەورمانە هەیە وەریگرین درەنگتر داعابۆزێت ئەم ڕێژەی ڤیتامین هەردووچیان یەکەم وتمان خواردن هاوسەنگ بێ وایە وەرزش بکە زوو بخەوە زوو هەستە ئەوانەیەک دووەمینیشان تۆ ئەمانەش بکەی خۆژیان گەرانتیتیان نییە زەمانجا ئەمە شووتی نیارە بە سوور بێ نە لەوانەیە تۆ کۆمەڵێ مادەیە ئەچیتە لای پزیشکەکە پزیشکە مەسە مناڵێکە بردووتە ئافرەتێکی دووژیانە ژنێکە کەوتووە سمتی ئەسقانی شکاوە هەموو ئەمانە ئەشێ پەیوەندی بە ڤیتامین یەکێک لەوانە بێ مەسە تۆ ڤیتامین دی و باس کرد مەسەن ڤیتامین دیەکە فەحسی بۆکە سیرەکە لە 20 نانۆگرام کەمترە و ئەمە وتمان ڕێژەکە یەشێ لە وڵاتی ئێمە نزگەی لە ساعت 40 بێ پێویستە ئەمە بیەتی تر هەیە ئەمپولی ئەیاتێ 100,000 بێ یا 300,000 وحدە بێ لە ناو شیرا بیخۆ بۆ لە ناو شیرا وتمان دوو جۆر ڤیتامین هەیە ئەوانەی کە لە ئاوا ئەتوێتەوانێ وەکو بیوسی ئەوانەی کە لە چەوری ئاتێتەوە بۆیە کە تۆ ڤیتامین دی و خوارد لەگەڵ چەوریەکە بیخۆ مەسەن لەگەڵ زەیتونە یا لەگەڵ شیرا بیخۆ جوانترە مژرێ هەشە بە گولاجێ خوا ئیتر بە شێوەی جۆرا و جۆر هەیە مەسەلەن باشترە بەلانی کەمە بۆ 3 مانگ وەریگرە نابێت هەفتەیەک ئەوانەکە کە 3 مانگ وەریگر ئەو ساکە بزانە ئاستەکەی چۆنە ئاستەکەی کەم بوو دیسان دووباری کەرەوە بە کوردی کۆڵنە دەربە دکتۆر بتت خواردنی هاوسەنگ بخۆی خواردنی هاوسەنگی سەر ڕەنگە کەسانێکە بە گوێمانێ بڵ باشە دکتۆر ئەڵێ خواردنی هاوسەنگ خۆ بەڵام ئەی لەگەڵ نەخۆشیەکان بۆ منە نەخۆشە درێژخایەنەکان ئەوانش پێویستەکە خواردنی هاوسەنگ خۆنیانە تۆ نەخۆشیێک شەکرەی هەیە ئەبێ هەر نەخۆشی و شەکرەوە هەر خواردنی هاوسەنگە خۆی زۆر ئاسانە شەکرە پارێزەکەی یەک وشەیە شیرنی دەستکرد مەخۆ شتەکانی کە بچی ناخۆی بە هاوسەنگ پێڵەن برنج مەخۆ پێڵەن نان مەخۆ بۆچی برنج نەخوا برنج بخوا ساوەر بخوا قەرە خەرمان بخوا گەنمە کوتاو بخوا بۆچی نەیخوا یعنی تۆ مادێک مەکە بە حرام خۆمە شەراب و شت نییە ئەڵێ دەبڕۆ لە من حرامبی وەک شەراب لە شێخان ئەو جۆرە بیرکردنەوە ئەکادیمی و زانستی نییە کاتەوە کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بە شەکری دەستکرد نەخۆن بڵێ تراتوانی وتەم ئەم شەکرەکە جۆریەکی هەیە جۆری دوی هەیە جۆری ئافرەتی هەیە جۆری یەکونیوش هەیە ئەوەشی پێوەستەیە ئەم کەسە ڕاوێژکاری دکتۆرەکەیە ئێمە هەمیشە شتێکەیە پێڵێن ئیمپاورمنت ئەین شێر یعنی تۆ مەسەلەن کەسێکی من بەهێزە بکەم لەگەڵ منە بەشدار بە تۆ بخوێنەرەوە من بخوێنمەوە بێکەوە باسی شتەکان بکەین ئەو ژیان ئەوەیە ژیان گەرانتیتیان نییە ینی ئەگەر کەسێک گەر شەکرەشی بێت توکە شتێکی خۆشت باس کرد ینی زۆر جاڵی با هەموو شتەکان بخۆی بەڵام بە ڕێژەکەی بەپێی ئاوسەنگی بەڵێ شەکرانی مەسەلەن سێکا 3 مانگەکەی بۆکەی 8:30 بەرنامە هەیە دکتۆرکە بەرنامەی بۆدانێ دایە بەزێنێتەوانە کە هاتە مەسەن 3 مانگەی 6:30 ئیتر شتەکەیە گۆڕێ ئەی ئەو شەکرانی کە لە ناو میوەکانە هەیە دکتۆر خەڵکێکی زۆر ترساوە لە خواردنی میوە باسی میواکەم ئەمە نمونونەکەم بەس سەر شەکرە هێنایەوە یعنی کەسانێکی ترێسە بەهۆی بە پاساوی دابەزینی کێشی لەشیان و قەڵەو نەبوون بەنا نابەنە بەر خواردنی میوە ڕاستەکەی ڕازەکەی ئەمەیان چی خۆ هەندێک ڤایتامینەکان هەیە لە بەس لە میوە قوربان سەوزەی تازە میوە باشترین جۆری خواردنە وە بێ ڕۆژانە بەکاری بێنی ڕۆژانە بەکاری نێنی یەکێ لەوانە فۆلیک ئەسیدە فۆلیک ئەسید ڕۆژانە سەوزە نەخۆی فۆلیک ئەسیدەکەم بێ مەسەن ئافرەتی دووژیان ئەبێ بشی خوا ڕۆژانە تۆ بێ هەرە بێ حەپی فۆلیک ئەسیدی بیدە حەپی ئاسنی بیدە بۆ چکە ڕێژیشی زۆر کە مناڵەکان لە دایکە بن
ئەم بربڕی پشتان ناتەواوە بێ کە زۆر ئاسانە فۆلیک ئەسیدی بێتێ دایکە چاکە بێتەوانێت تەمان ڕجێمەکەی پێڵێن کیتۆ لەبەر ئێمە لە پر گۆرانکاریەکی زۆر ڕوویە لە دوای ڕوخانی سەدام حوسێن 2003 خەڵکی ئێمە پارێشی دەستکەوت ئەم پارەی دەستکەوت یای بەچی بە خان و شوقە و سیارە و خواردن ئەو شتانێک ئێمە لێ مەحروم بوون لە پڕ چوینە سەری ئەمە وای کرد ڕێژەی قەڵەوی لە ئێمە زۆر بێ کۆمەڵێ دکتۆری قەڵەوی هاتن بەرنامەی کیتۆیاندانە ئەم کیتۆیە بۆ ڕێژەیەکی کەم لە خەڵکە بۆ هەموو خەڵک نییە تۆ هەموو خەڵک تۆ مناڵێکە 5 ساڵە 6 ساڵە لە قوتابخانەیە کیتۆی بۆ چییە کابوو کیتۆ بۆ ڕێژەیەکی کەمی لە خەڵکە ئەمانە یەن لە جیاتیەوەی جگەریان پشت بە گلوکۆز بەستێ پشت بە چەوریە بەستێ با بڵێن لە 105 خەڵکە لە کاتێکە ئێمە کە ئەم قسانەکەین بۆ لە 160 زیاتری خەڵکەکەین کابوو ڕێژەیەک لە خەڵک هەیە لانەی کیتۆی پێویست بێ ئەوانە میوە کەمتر بخۆن کاربویدەی کەمتر بخۆن ئەوە ئەژینە میوە لە میوە پێویستتر نییە کاتێکی بۆ نییە وڵی ئەجێنی چۆن بە دکتۆر ینی هەندێک جارڵێن بەسکی خاڵی میوەکە خۆی باشترە یعنی وەکو ژەمێکبی خۆی باشترە شەوان لە دوای پێنجەوە باوەڕکە بۆ چوونی دەیان دکتۆری بەڕێز لە شوێنی جەناب دانیشتووە توێتی لە دوای پێنجی ئێوارەوە هەر میوە خواردن وەکو وایە کفرێ بکەی کفرێکی با بڵێن نعمەت ئێمە زۆر کات دکتۆر پێش خەو بۆ نمونە کە میوانیت ئاخر شت تۆ میوەکی بۆ دانەی تر دوای ئەوە من لەگەڵ ینی منە ئەجای چۆسا تۆ دانیشی بەیانی نان و شوتی بخۆی نابێ خواردنی سەرشی چیە وتمان پرۆتین کاربێدرێتە کابوو ماستە پەنیرە شیرە بەڵام دوای بۆچی خراپە مەسەڵ شوتی بخۆی وانە نیوەڕۆ دوای بخۆی تەمان باشترە تۆ ئەگەر مەسەلەن لە 11 ئەوانە خەوی شەوان باشتر لە دوای نۆنیەوە شت نەخۆی چکە بێ حسابی سوورێنچکو و مائیدەکەی ئێمە کە باسی شتەکانەکەین ئەبێ وێنە گەورەکەمان لە بەرچاو بێ کە مرۆڤە لە 13 و ئەندام پێک هاتووە نابێت لە کونی دەرگاوە هەر باسی کالیسیۆم و ڤایتامینی و ئەم شتانەکەین کە وێنە گەورەکەمان بینی شتەکان ئاسانە بێ من کابراایەکم زۆر بەدڵە ناوی ئەدگار مۆرانە ئەم ئەدگار مۆرانە ساژ ماوە تەمەنی 103 ساڵە ئەم بیرانەی کە دکتۆرەکانی ئێمە زۆربەی هەیەە پێڵێن بیری سادە تێگەی لە کاتێکە ئێمە پێویستمان بە چی بیرەکە بیری ئالۆس کۆمپلەکس ژیان ئالۆزە ئەوە بە سادەی خۆمە خەرەنایە بە کوردیاڵە کەوتە ناو پاقلەکەەوە یعنی زۆر کەسەکەوێتە ناو پاقلەکەەوە کاکە مەکەڕ ناو پاقلەکەەوە ئەوە پاقلەکەی تۆ بەم لای بڕۆ باشە ئیجا دکتۆر تۆ باسی ئەوە کێڵی ئەو قاپی کە لەبەر دەستای با خواردنەکانی ناو قاپە هاوسەنگ بێ زۆر کەسێ بەهۆی هەندێک نەخۆشی و ئاری باسی لە شەکرە کرد بۆ مناڵی پرۆتین گرنگە کە هەبێ زۆر کەسێ ئەوانی کە بۆ منە نەخۆشی گورچیلیان هەیە لە من پرۆتین ناخۆم پرۆتینی ئاژەڵی ناخۆم بە هیچ شێوازێک پرۆتینی نەباتی و پرۆتینی ڕۆیکی جێگەی پرۆتینە ئاژەڵێک ئاگرێتەوە بۆم کەسیان توانێت بڵێت ئەمە قاپەکەم هاوسەنگە ڕاستە کە ئێمە ئاڵێین خواردنی هاوسەنگ کەسی هاڭە کە کەسێک تەندروست بێ کە کەسێک نەخۆش بوو بەرنامەی تایبەتی هەیە مەسەلەن ئێمە کۆمەڵە کەسمان هەیە نەخۆشیەکان هەیە پێڵێن سیلیەک دزیز یعنی دەردەڕی خۆڵە ئەمانە نابێ گلوتین بخۆ کە لە نانایە کابوو کە ئێمەڵێن نان پێویستە خۆیمە ناڵێن کەسێک سیلیاکی هەیە گەنم بخۆ مەسەلەن کەسێک فەلەسیمیای هەیە ئەمە ئاسنی زۆرە دقت بە پیانەڵێن ماستا و زۆر خۆ بۆی چی ئاسنەکە بڕواتە دەروانێ ئەمە نابێت ڕێژەی زۆر پرۆتین و گۆشت بخوا بەنسبەت ئەوانەی کە گورچیلیان سستە ئایا چ قۆناغەکە 5 قۆناغی هەیە و خواردنی تایبەت هەیە و ئەو دکتۆرانی کە غەسلی بۆ ئەکا ئەبێ خواردنیەکی باتێ چی باتێ دکتۆر پرسیارەکەمەوە بوو پرۆتینی نەباتی و حیوانی بەڵێ فەرقان ئەچۆن مەسەن کابرا با بڵێن گورچیلەی سستە لە قۆناغی 4 و 5 باشترە ئەمە نۆک و نیسک و فاسۆلیا و گۆشت هەتا کەم بخوا باشترە هەردووکیان نەگیشیشان نەشەوتۆ نەیخوا ئەڵێ هەتا کەم بخوا باش وڵی شتێک هەیە پێڵێن نەفس وایە ئێمە مناڵ بووین مەسەلەن ئەگەر لە توی مەلیک مەسەن ئەگەر گۆشتمان برژایە باوکوداکمانان و بۆنەکان چۆ بەسەری ئەبێ بێتی من پێم وایە نەفسشکانن هەر بووە مەسەن کەسێک
شەکرەی هەیە قاژێ شووتی بخوا چی لێ دنیا ئاخرە بێ نا ئەوانش ئەبێ شتێکی پێڵێن فلکسیبلیتی نەرمی و لە دەرونیشە شتێکی پێڵێن ریزیلینس یعنی بەرگری ئەبێ ئەوانەت هەبێتەوە. اینجا دکتۆر ئەو کەسانی کە نەخۆشم بێن بۆ لای تۆ دڵنیام هەر تۆ دەرونیان ئارامیشیانەکەیتەوە چونکە زۆر خۆشە دکتۆر ئاوا هەموو شتێکە بە تاوتی لێ قەدەغەنەکە جاری وایە کە نەخۆشی لەگەڵ ڕێزمان بۆ من دکتۆرەکان کاچی بۆ لایەن ئەڵی تر تۆ لە ژیان تا نابێت گۆشت بخۆی پرۆتین بخۆی ئەوە بخۆی ئەوە بخۆیتر کەیتە دەرەوە لای دکتۆرەکە لەیتر بۆ لەسەرم زەویە بژیم عین دنیا لەبەر چاوەکێ بەڵام ئەم شێوازی مامەڵەکردنەی تۆ دڵنیام لەگەڵ نەخۆشەکانی شەوەم شێوازە دەرونیشیان ئارام بێتەوە. شتێک هەیە لە دنیا پێڵێن دایکۆتۆمی یعنی دوانە ئەمە لە ڕێنیە دیکارتەوە پیا بووە مەسەی ئەماڵین ژن و پیاو ئەی مناڵ یەی ئەمە مەسەن تۆڵی ڕۆژ و شەو ئەی زەردە پەڕوبەری بەیانی ئەمە یەکا پێڵێ کۆمپلێکسۆت یعنی کە تۆ زانیاری و زۆر بوو لەگەڵ خەڵکا بەشدار بە خەڵک بێهێزکە نابێ بە خەڵک بڵێ نەزان و مێگەل و گاگەل و حەشامات ئەم شتانە نییە ئێمە هەمومان مرۆڤین پێویستمان بێکە ئێستا من پێویستم بە ئێوەیە تۆ پێویستت بە منە پێویستمان بە پاکەوانێکە کە بەیانیان پاکەوانێت یعنی ئێمە لە شارە ژیان ئاڵۆزە بێ کە ژیان ئاڵۆز بوو پێویستمان بە بیرکردنەوەیکی قوڵە کە بیرکردنەوەیکی قوڵمان هەبوو بۆ شتەکان دیقەت بە شتەکان سادا بێتەوانێ. ڕاستە دکتۆر ئەم مابەتانی باسمان کرد وەرز و گۆڕانی وەرز و خواردن و هەموومانی باسمان کرد بۆ مناڵیش هەر هەمان شتە یعنی ئەمانەیان بۆ کەسێکی پێگەیشت و قسەمان لەسەر کردووە بۆ مناڵیش هەر دروستە و تاوان بۆ مناڵیش هەمان شتە ئێستا با من باسی ساوا بۆ بکەم باش مناڵێک کە لە سکی دایکایەتی ئەم مناڵە مرۆڤە ڕاست مرۆڤە ئەمە ئەبیستەیە ئەمە دڵی مەسەلەن دایشی دڵتەنگ بێ لایەنی دڵی ئەگۆڕێ ئەم مناڵە خۆڵباران بێت لە ناوە سنگی باش نابێ کەوا بوو مناڵی ساوە لە دروستبوونیەوانەیە ئیتر لەگەڵ ژیانە بە شێوەیەکی چالاک داینامیک کارلێکردنی هەیە کە مناڵێک ساوە لە دسکی دایکیا بێ جا کە مناڵێک لە دایک بوو تەواو جیاوازە تەوان کە مناڵ لە دایک بوو هەیە پێی وایەڵەیە لەو شوێنە خۆشەوەیەتە ئەم شوێنە ناخۆشە لە بەهەشتەوەیەتە جەهەنەم ئەمە ڕاستیکی تایە بەڵام هەڵەیەکیشی تایە چکە بۆ تۆ ئیتر تاکەی لە سکی دایکدابی با بڵێن ئەشکەوتەکەی ئەفلاتونە تاکەی دابێ وێ 9 مانگ 10 مانگ لەوە زیاترە بێت چی بکەی ناچاری بیتە دەرەوە کە هاتی مەسەلەن تاکەی گاگۆڵچیەکەی ناچاریە بێ پێ بگری کە پێوگرت تاکەی شیری دایکی دەخۆی 6 مانگ 2 ساڵ ناچاری بێ فێری خواردن بی مەسەلەن تا 13 ساڵ یەکێک هەموو شتێکی بۆ دنیا و بۆ کا بە هێلکەوەی کاتە دەم تۆ بە پاکرایی نابێت ئیتر تۆ بێ دوای هەشدەوانە بەخۆ بەستی شەوێک کە دانت یەشاشیە دانیێشێ بەس خۆتی دانت دێشێ کە ژانەسکی بوو چیە هەر خۆتی ئەمەیە کە پێڵێن ئیندیڤیدوێشن یان تاقانە بوون لە ژیان هەر بۆ خۆشیش کۆتاشت باس کەم دکتۆر ئێوارێک لەم ئێوارانە حەزم لە لان و ماس و چاوشتی وابوو ئێوارام هەمووتی بابم بۆ نانی بەیانیە مەعیدا ئەزانێ ماستی بەیانیایی ئێوارەیە نابێت ئەبێت بەڵام هەوڵ بە کەوتمان خواردنی هاوسنگ تۆ مەسە تۆتت بەیانیان شیرەمەنێکام بەڵێ بەڵێ بەسەمانێ ماسی خوارد و ئێوارەش ماستی خۆی هەز دەکەم ڕێژەکە زۆر ئەترشەیترا زۆرە زۆر ینی بەزەتوانی بیخۆی بۆچی نا ئەبێت بەڵام کەم بخۆ زای چۆنە کەم بخۆ کەم چۆ سەر حەکیم دەستخۆش بە دکتۆر سپاس بۆ زانیاریەکانە مازوونەبی دەست و چاو خۆش بێ بینەرانیش بەدڵیان بوو ئێمەش بۆ میواین دەست و چاو خۆش بێ سپاس